سڵاوتان لێبێ مناڵە چاوگەشەکان ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بێ خۆشحاڵم ئەم جارەش داپیرە گەڕایە بۆلاتان بۆ پێشکەشکردنی چیرۆکێکی نوێ هیوادارم کە جێگەی سوود بێ بۆ هەموو لایەکتان ئەم ڕۆژ داپیرە کۆمەڵێک مناڵی زۆر جوان میوانێتی کە ئێستا یەک بە یەک بە ئێوەی خۆشەویستی ئەناسێنم و ئەبێ ئەوانیش خۆیان بە داپیرە بناسێنن بەخێر بێن چۆنن؟ باشن جا ئەبێ دەنگتان بەرزکەنەوە لە بەروی داپیرە زۆر گوێی لێتان نابێ بەخێر بێن ئەی گیان ئادی بزانم ئەم کچە جوانە ناوی چییە؟ ئەدی گوڵە جوانەکەم ناوە چییە؟ لیا گیان تەمەنە چەنە؟ ده ساڵ تەمەند درێژبی لیە ئەمڕۆ چۆن بوو هاتی بۆ ئێرە؟ پێخۆش بووانە حەزەکە گوێ لە چیرۆکەکانی داپیرە بێ وایە؟ زۆر باشە ئەی لیا تۆ چاو سەوزەوە بلەکێتی؟ لە باوکتە چی؟ ئەیخوا باوکە لێ نەسێنێ ئەتی بزانم کچە جوانە ناوی چییە؟ مینۆ گیان بە خێر بێ سەر چاو مینۆ تۆ ناوەکە زۆر خۆشە ئەزانی یعنی چی ناوی مینۆ؟ ئادی چییە؟ نقۆڵ قەت نقڵی مینۆ خواردووە؟ ئەی گیان ئێستاش نقڵی مینۆ هەر هەیە بەڵام جاران کە من لە تەمەنی ئێوەیە بووم نقڵی مینۆ هەر زۆر بوو هەندێک کەسە بوو بە چاوە ئەیان خوارد زۆر باشە بەخێر بێ ئێستا پێ خۆشە لای داپیرەی؟ ئادی بزانم تۆ ناو چییە؟ هۆیار؟ هۆیاریش ناوێکی خۆشە زۆر باشە تۆ تەمەنە چەنە هۆیارگیان؟ 10 ساڵی لە پۆلی چەنی؟ دەرچووی بۆ پێنج وایە؟ زۆر باشە ئەی لە خوێندن زیرەک بووی؟ بۆ ئەڵی باڵێ ئەی بۆ بەجوای نایە بەڵێ زۆر زیرەک بووم زیرەک وایە؟ زۆر باشە منی جەزانم کە زیرەک بووی خوێندن پێ خۆشە حەزەکەی بەردەوام بیوانە؟ ئەی ئافرم کەواتە بێ بەردەوامبی لە خوێندن بۆی قۆناغەکانی تری خوێندن هەمووی بەسەرکەوتووی بەسەربەری اینجا بێ بە هاوڕێکە بزانم ئەو ناوی چییە؟ کچە جوانەکەم ناوە چییە؟ ماریا چەند جوانی ئەو قژە جوانە و لەکوێ بڕیوە؟ لە ساڵۆم بڕیتە زۆر جوانە ماریا گیان تەمەنە چەنە؟ 7 ساڵی چوویتەتە خوێندنگەوایە؟ لە پۆلی چەنی؟ تو حەزت لە خوێندنە؟ ئەی ئەمڕۆ حەزت لێ بوو داپیرە چیرۆکە بۆ بگێڕێتەوە؟ زۆر باشە دەی بزانین هاوڕێکی کە و ناوی چییە؟ ئاڵێ گیان بەخێر بێی زۆرم پێخۆشە کە من ئاوە ئەو بینم ئەم جلە جوانانە و لە بەرایە بەس پێم بڵێ جلەکانە لەکوێ بوو؟ کێ بۆی کڕی؟ دایکە بۆی کڕیوی زۆرە پێخۆش بوو کە و جلانە و لەبەر کرد؟ جا ئەمڕۆژ بۆ لای داپیرە لەبەرە کردووە ئەی تۆ چوویتەتە خوێندنگە؟ لە پۆلی چەنی؟ ئەی ئافرم لە پۆلیسی کەواتە ئیتر ئەوەنە وردە ساڵ بە ساڵ گەورەترە بی جلی جوانتر لەبەرەکەی خوێندنی ژەوەنی نەماوە هەر مانگێکی کە مانگونیەکی کەیتە دەسەکرێتەوە بە خوێندن وایە پێتان خۆشە؟ زۆر باشە ئەدی بزانین هاوڕێکی کە و ناوی چییە؟ ناوت چییە تۆ؟ سان تەمەنت چەنە؟ 6 ساڵی؟ زۆر باشە تۆ نەچوویتەتە مەکتەب وایە؟ ئەم ساڵە چیتە مەکتەب جا ئەم ساڵێکی زۆر خۆشە بێ لە بەروی یەکەم جار تا چیتە مەکتەب جا کۆمەڵێ هاوڕێی باشتە بێ جا بەردەوام دایک و باوکە هاوکارتە بن وایە؟ ئەی تۆ تۆ سەیری من کاتی بزانم پێ خۆشە ئەمڕاتی بۆ لای داپیرە؟ زۆر باشە کەواتە ئەمڕۆ داپیرەش لە بەرەوەی کە ئێوە میوانی ئەون هاتوون بۆ لای چیرۆکێکی زۆر خۆشتان بۆی گەڕمەوە ئامادەن گوێتان لێی بێ؟ دەی زۆر باشە چیرۆکی ئەمڕۆمان بە ناوی خۆشوشتن باشە؟ مناڵێکە بوو ناوی زرنگ بوو مناڵێکی زۆر ژیر بوو زۆری حەزی لە یاری تۆپی پێ بوو ڕۆژی هەینێ بوو چوو بۆ یاریگە چلی یاری لەبەر کرد و لەگەڵ هاوڕێکانی ئەوە نەیان یاری کرد حتا بە تەواوەتی ماندوو بوون دوای ئەوە هەموو گیانی بوو بە ئارەق لەبەروی زۆری گەرما بوو هەموو جلەکانی بوو بە ئارەق کە لە یاریەکە تەواو بوو دواتر جلەکانی لەبەر کردەوە و گەڕایەوە بۆ ماڵەوە باشە بەڵام لە ڕێگە هەستی بە ماندوێتیەکی زۆرە کرد چونکە زۆر ماندوو بوو ئەوەنە یاری تۆپی پێکردبوو لەگەڵ هاوڕێکانی ئەوەنە ڕاکردنی کردبوو بۆیە زۆر ماندوو بوو دواتریش هەموو گیانی بوو بە ئارەق کاتێک کە گەیشتەوە بۆ ماڵەوە سەیری کرد دایکی و باوکی خەریکی ناخواردنی نیوەڕۆ بوون هەستی کرد کە زۆر برسیەتی بۆیە یەکسەر چووە سەر مێزی ناخواردنەکە و
ویستی لەگەڵ دایکی و باوکی دەست بکە بە ناخواردن. بەڵام یەکسەر باوکی چی پێوت؟ وتی نەکەی زرنگیان، تۆ دوای یاریکردن پێویستە چی بکەی؟ ئەبێ پێش هەموو شتێک بڕۆی بۆ گەرماوەکە و خۆ بشۆی، چونکە ئەزانم کە تۆ ئەمڕۆ زۆر ماندوو بوویت و بەهۆی یاریکردنەوە مرۆڤیش کە کاتێک ماندوو ئەبێ عارەقێکی زۆرە کاتەوە، لەبەر ئەوە نابێ ڕاستەوخۆ دەستکەی بە ناخواردن. دواتر بۆنی ناخۆشە لێت و ئێمەش هەمومان بێزارە بین، دواتر ئەگەر میوانێکی لێبێ ناتوانێت نانەکەی بخوا. باشە؟ ئەو کاتە زرەنگ ئامۆژگارێکی باوکی جێبەجێ کرد، ڕاستەوخۆ هەستا چۆ گەرماوەکە بۆ ئەوەی کە بە جوانەی خۆی بشووە. چۆ گەرماوەکە و دواتر خۆی شۆرد کە هاتە دەرەوە، جلەکانی گۆڕی، جلی پاکی لەبەرکرد، جلەکانی کەیدانا بۆ ئەوەی کە دایکی بۆیان بشوە. هەستی کرد کە ئیتر ماندوو بوونەکەی پێشتر هەیبوو بەهۆی یاریکردنەوە نەما. باشە؟ ئیتر وتی باوکەیان من ئێستا بۆنی ئارەقم لێ نایە؟ باوکیشیتی ناکوڕەکەم ئێستا بۆنە زۆر خۆشە. وتی هەستەکەم کە لەشم زۆر چست و چالاکە، هیچ هەست بە ماندوێتی ناکەم، لەبەرەوەی دوای ئەوەی کە خۆم شت هەستەکەم ئێستا بووم بە کەسێکی تر، ئەو ماندوێتیم نەماوە. دواتر وتی باوکەیان من زۆر سوپاس دەکەم کە پێشتر ئامۆژگاری منەکرد، ئەگەر وا نەبووایە و من بە قسەی تۆم نەکردایە بە دەستە پیشتەکان و بەو ئارەقەوە هاتم نانمە خوارد، دوای ناخواردنیش بچوومایەتە گەرماوەکە، ئەو کاتە تووشی گرفتێکی تر ئەبووم، چونکە کاتێکە نان ئەخۆین نابێ بە هیچ شێوەیەک ڕاستەوخۆ بچینە گەرماو، لەبەر ئەوەی تووشی ژانە سگ نەبین. باشە؟ لێرەیە لەمە دوا بڕیاریە و بەڵێنی بە باوکیشی و بە دایکیشیە، وتی هەر کاتێک چوون بۆ دەرەوە یان لەگەڵ هاوڕێکانم هەر یاریەکەم کرد کە گەڕامەوە بۆ ماڵەوە، سەرەتا ئەچمە گەرماوەکە خۆم ئەشۆم، دواتر پۆشاکی پاک لەبەر ئەکەم، ئەو کاتەیە مەسەرمێزی ناخواردنەکە و لەگەڵ ئێوەیە دەستەکەم بە ناخواردن. ئیتر باوکی و دایکیشی زۆر سوپاسیان کرد کە ئامۆژگارێکی وەرگرتوون، زۆری پێخۆش بوو. بڕیاریان نا لە پای ئەوەی کە ئەو قسەی دایک و باوکی نەشکان و ڕاستەوخۆ ئامۆژگارەکەی جێبەجێ کردووە، وتیان ئێمەش دیاری بۆکرین. دیارەکەی دایک و باوکی شێزانن چی بوو؟ یەک تۆپی زۆر جوان بوو لەگەڵ جووتێکالا، وتیان بۆ ئەوەی لەمە دواکە یاری و کرد بەم تۆپەی خۆتەوە یاری بکەیت و کالەکانیش جووتێکالی زۆر جوان بوون، زۆر قایم بوون، وتیان بۆی کاتێکە ڕاو کرد کالەکان لە پێتان نەدڕێ و هەست بە ئازاری قاچەکانی شوێنەکەی. ئەمی زۆر دڵخۆش بوو، بەڵێنیە بۆ هەمیشە گوێبیستی ئامۆژگاریەکانی دایکیان و باوکیان بن. باشە؟ چیرۆکەکەمان چیرۆکێکی کورد بوو، پوخت بوو، بەڵام باسی چی بۆ کردین؟ باسی ئەوەی بۆ کردین کە پێویستە هەموو مناڵێک پاک و خاوێن بێ، بە تایبەت چ کاتێک؟ ئەو کاتێک کە ئەچن بۆ یاریکردن. جا من ئێستا ئەمەیە مایکەکە لای کامتانە؟ ئەمەیە بزانم تۆ سان لە پرسیار لە تۆکەم، تۆ جوابم بەرەوە، تۆ یاریەکەی لەگەڵ هاوڕێکانە؟ زۆر باشە، دەنگە بەرزکەرەوە بزانم بە زۆری یاری چیەکەی؟ هاوڕێکانم. لەگەڵ هاوڕەکان چ جۆرە یاریەکەکەی؟ تۆپتۆپێنەکەی یان ڕاکردنەکەی؟ بەسەبێ ئاگاو لە خۆ بێ لە کاتی ڕاکردن وایە ئەیکەیتە ماڵەوە چیەکەی؟ کەس یاریەکە و تەواو کرد یەیتەوە ماڵەوە؟ ئەی ئافرم دەستەکانم ئەشۆم ئەگەر ئارەقی زۆرە نەکردبەوە وایە، بەڵام ئەگەر ئارەقی زۆرە کردبەوە چیەکەی؟ ئەی ئافرم ئادی بزانم ئەم گوڵە جوانیان چی ئەڵێ؟ تۆ زۆرتر یاریت بە چیەکەی؟ مایکەکە بەرە بۆ لای دەمە؟ زۆرتر یاری بە هینەکەم ئەم شتا بووکە شوشە شت؟ زۆر باشە، بەڵام کاتێ یاریەکانت تەواو کرد لەگەڵ بووکە شوشەکە تا لەبەری بووکە شوشە هەندێک جا لە کۆمەڵە شوێنەدانرێن لەوانەیە پیس ببێ بەهۆی تەپوتۆزەوە، دواتر چیەکەی کە یاریەکە تەواو کرد؟ مایکەکە ڕاگرە بۆ دەمە؟ ئەچی دەستەکان تەشۆی. باشە؟ دەستەکان تەشۆی، دواتر ئەگەر ویستە شتێک بخۆی نابێ بە دەستی پیسەوە بیخۆی. ئەدی گوڵی من تۆ بزانم چی ئەڵێ. تۆ کاتێککە هەستێک کرد لە دەرەوەی تو یاری و زۆر کردووە کەیتە ماڵەوە هەستەکەی ئارەقە کردو تۆ جلەکانە پیس بۆ بزانم چیەکەی؟
خۆتە شۆی جلەکانی شتە گۆڕی وایە با زۆر باشە ئەگەر بۆ نمونە زۆر برسی بوو بەڵام پیس بووی هاتیتەوە سێرەکە دایکت و باوکە دانیشتون نانەخۆن و کاتی ناخواردنە یەکسەریتە سەر سفرەکە نامخۆی نه دەست بەشم ئەی ئافرەم کەواتە حتا دەستێ پاک نەشۆی و خۆشە نەشۆی نایتە سەر سفرەکە وایە زۆر باشە ئەدی بزانم تۆڵی چی تو یاری تۆپتۆپێنەکەی بەڵێ باشە لە کاتی تۆپتۆبێنە هەستەکەی زۆر ماندووەبی بەڵێ زۆر باشە کە ماندووەبی هەست بە چیەکەی دوای چیەکەیت هەز بەواکەم هەستەکە ئارەقێکی زۆرەکەیتەوە تااقەتی هەنێشتە نابێ بەڵام یاریەکە و تەواو کردویتەوە بۆ ماڵەوە ئەو کاتە چیەکەی دەستمان نەشۆین دەستە شۆیت و پێویستی شەکە ئێستا لە بەرەوەی کەش و هەوا گەرمە ڕۆژانە پێویستمان بۆیە خۆمان پشوێن وایە بەڵێ. بۆچی بووی بۆنی ئارەقێ لێنەیە بۆی پاک و خاوێن بی دواتریش هەست بە ماندوێتی ناکەی کاتێکە خۆتەشوی هەموو ماندوێتیەکانە ئەڕەوێتەوە ئافرم کەواتە مناڵانە زۆر پاک و خاوێن ئەتی بزانم ئەم گوڵە جوانەی من دەی مینۆخان کاتێکە یاریەکە یاری بە چیەکەی بووک بووک باشە ئەگەر بووکەکە و پیس بێ چی لەکەی ئەیش ئەی ئافرم ئەیکە ئێمە بووکەکەمان بشین کەواتە بێ خۆشمان بشوین وایە زۆر باشە کەواتە تۆ شەمیشە دەستەکان تەشویت و خۆشە ئەشویت و ئەنجایی نانەخۆی وایە ئەی ئافرم مینۆگیان تۆ هەمیشە زۆر پاک و خاوێن دیاری هەروای لە ماڵیشەوە ئەی ئافرم زۆرم پێخۆشەکە بەو شێوازی ئەی گوڵی من تۆ چۆن یاری ئەەکەی کاتێکە هەست بە ماندوێتیەکەی بیر لە چیەکەیتەوە کاتێکە هەست بە برسێتیەکەی لە کاتی ماندوو بوونا ئەو مایکلی وەرگرا کاتێک کاتێ یاریکی زۆرە کردو و دواتر هەستەکەی برسیتە یتە ماڵەوە سێرەکی میوانیشی لێ و سفرە ڕاخراوە خواردنێکی خۆشی لەسرە لەو کاتەیە چیەکەی دەچم خۆم دەشم ئافرم جلەکان دەگۆڕم ئەی ئافرین دەستم دەشم و ئافر دواتریتە سەر سفرەکە بۆی نانەکە بخۆی کەواتە ئەم چیرۆکە فێری چی کردین؟ پاکخانی پاک و خاوێنی دەست خۆش زۆر باشە کەواتە پێویستە بەردەوام ئەگەر یاری بکەین یا یاری نەکەین ڕۆژانە پێویستمان بۆیە دەست و قاچمان بشۆین دەموچاومان خاوێنکەینەوە کە هەستمان بە گەرما کرد پێویستە بڕۆینە گەرماوەکە خۆمان بشۆین بە تایبەتی مناڵەکان زۆرتر ماندووە بن چونکە زۆرترە جوڵێن لەبەر ئەوەی هیچ کەسێک هەست بە بێزاری نەکاو بڵێن بۆنیان ناخۆشە هەمیشە بۆنی خۆشتان لێبێ چیرۆکەکەم سوودی هەبوو بەتان وایە بەدڵتان بوو زۆر باشە جا مناڵە ئازیزەکان ئەمە لەبەردەستی منە گۆڤاری پەپولەیە گۆڤاری پەپولە لەلایەن مناڵپارێزی کوردستانەوە بۆ هەموو مناڵە چاوگەشەکان بە تایبەتی ئەوی کێن بۆ لای داپیرە و لە چیرۆکی بڕگەی چیرۆکی داپیرە بەشداریەکەن هەمووی سەر و گۆڤاریان بە دیاری پێشکەش ئەکرێ باشە ئێمەش ئەمڕۆ کۆمەڵێک دیاری جوانمان بۆ ئامادەکردون کە هەمووی کۆمەڵێک چیرۆک و هۆنراوەتیایە ئەوەی کە ئەتوانێت بیخوێنێتەوە بۆ خۆی سوودی لێ ئەبینێ ئەوانەشی کە خوێندەواریان نییە و هێشتا نەچوونەتە قوتابخانە ئێوە ئەتوان هاوکاری خوشک و براکانتان بن یارمەتیان بن ئەو بابەتانی کە گرنگن بۆیان بخوێندنەوەی و ئامۆژگاریان بکەن باشە دە زۆر باشە ئەنجا تۆ ئەمانە ئەو مایکە بە من تۆ ئەوەی هەرێکێکیان بە هاوڕێکان تو دانێکیش بۆ خۆ هەڵگرە ئەی ئافرین ئافرین دەستەکانە خۆش بێ ئیتر من ئەمڕۆ چیرۆکەکەم کۆتایی هاتیوادارم هەمیشە پاک و خاوێن بمێننەوە هەمیشە گرنگی بن بە تەندروستی خۆتان بە تایبەتی لە وەرزی گەرمایان نەخۆشی زۆر هەیە بۆیە پێویستە هەمیشە پاک و خاوێن بن باشە مناڵە چاوگەشەکان چیرۆکی ئەمڕۆی داپیرەش کۆتایی هات زۆر سپاس بۆ چێشخانەی کللتوری ڕەوکی لە چوارتا کە ئەمڕۆژ ئەم شوێنە جوانیان بە ئێمە بەخشی بۆ پێشکەشکردنی بەرنامەی ماوەی مناڵان و بڕگەی چیرۆکی داپیرە هەتا چیرۆکێکی نوێ و بڕگەیەکی تر کاتێکی خۆش خواتان لەگەڵ.